نوری نەمر فیتنەی کۆمۆنیزم. ئیبن عومەر ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا ڕووی کردە لای خۆرهەڵات و فەرمووی: ألا إن الفتنة هاهنا من حيث يطلع قرن الشيطان. وریابن، فیتنە ئالێرەوە سەر هەڵدەدا لەو شوێنەوە کە چاخی شەیتانی تێدا بڵاو بووتەوە. ئەگەرێکی بەهێسەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم فەرمودەیەدا ئاماژە بۆ ئەو فیتنەیە بکە کە وەک بەدیلێک بۆ ستەمکاران و کافرانی خۆرئاوا لە خۆرهەڵاتدا سەر هەڵدەدات. جاوشەی قەرن کە لە دەقەکەدا هاتووە هەروەک چۆن بەمانای شاخ یان قۆچی ئاژەڵ دێ، ئاوهاش بەمانای سەدەیان سەردەم دێ. بۆیە وا پەسەندترە کە زیاد لە واتای شاخ سەدە یاخود سەردەم بە هەند وەربگیرێ. هەرچی قەرن و شەیەتانیشە بە واتای سەردەمی شەیتان دێ کە پێچەوانەی عەسری سەعادەتە. سەردەمی شەیتان ئەو سیستەمە نەگریسەیە کە لەسەر بناغەی ئینکاریکردنی ئولوهیەت دامەزراوە و ئامانجیشی بڵاوکردنەوەی ئیلحاد و ئیباحیەت و هەموو ئەو خراپەکاریانەیە کە لە دوێنێەوە تا ئەمڕۆ شەیتان لە ڕێگەی نەفسی ئەمارەی بەدخوازەوە هەوڵی داوە بیچرپێنێ بە ناخی مرۆڤدا. ئەگەرچی ئەم سیستەمە تۆقێنەرە کە ڕۆڵەی ناشەرعی ڕژێمی سەرمایەداریە ئێستاوە لە گیانەڵادایە کەچی تا ئەم ساتەش لەسەر زەوی پاڵەوانی بێڕکابەری دوژمنایەتیکردنی دین و دیانەت و موقەدەسات و مێژوو تەنانەت دیموکراسیشە و بووەتە خەونی ترسناکی مرۆڤەکان. بۆیە وا دەبینم پێغەمبەری خوا ئەو سەردەمەی کە ئەم سیستەمەی تێدا باڵادەستە بە شوێن کەوتوانیشیەوە بە سەردەمی شەیتان ناوزەر دەکا. ئیتر بەم جۆرە هۆشیاری دەداتە ئومەتەکەی لە بەرامبەر ئەو قەیرانە جیهانیەوە کە ئەم سەردەمە لەگەڵ خۆیدا دەیانهێنێت. گەنجینەکەی فورات. پێغەمبەری سەروەرمان درودی خوای لێبێ لە فەرمودەیەکدا دەفەرموێ: يوشك الفرات أن يحصر عن كنز من ذهب أو جبل من ذهب فمن حضره فلا يأخذ منه شيئا. نزیکە ڕووباری فورات ڕۆ بچێ و چیایەکی ئاڵتون دەربخات، ئەگەر هەر کەستان لەوێ بوو با هیچی لێ هەڵنەگرێ. تا ئێستا چەندەها جەنگ و کوشتاری گەورە لە نزیک فوراتدا ڕوویاندا. جا ئەگەر لە مێژوێکی نزیکەوە دەست پێ بکەین دەبینین جەنگێکی مەزن لە نێوان عێراق و ئێراندا لە نزیک ڕووباری فوراتدا ڕوویدا لە ساڵی 1958دا هەر لە نزیک ئەو ڕووبارەدا کوشتارگەیەک ڕوویدا چەندەها کەس لە نەوەکانی پێغەمبەری خواتیایدا کوژران. لەگەڵەوەشدا ناکرێ ئەو دووڕووداوەی سەرەوە ببنە ڕاوە و مەبەستی فەرمودەکەی پێغەمبەری خوا، بەڵکو وا گونجاوترە بە دووی ئەو ئاماژانەدا بگەڕین کە بۆ کۆمەڵە ڕووداوێک کراون لەوانەیە لە داهاتوودا ڕووبدەن. بۆ نمونە هەروەک چۆن دەکرێت بە شێوەیەکی مەجازی ئاماژە بێ بۆ ئەو سەردەمەی کە ئاوی فورات وەگە ئاڵتون بە نرخ دەبێت، ئاوهاش دەگونجێ وشەی ئاڵتون هێما بێ بۆ ئەو داهاتەی لە ئەنجامی دروستکردنی بەندا و بربەستەکانەوە بەدەست دێ. هەروەک دەشگونجێ هەواڵی ئەوە درابێ کە ئاوی فورات بە تەواوی وشک دەبێ و لە ژێریدا چەندین پاشخان و سەرچاوی ئاڵتون و نەوت دەردەکەون. ئەمە جگەلەوەی کە دەکرێت لە ئەنجامی دارمانە خاچیەکانەوە کانێکی لەو شێوەیە بدۆزرێتەوە. بەڵام هەر چۆنێک بێت گومان لەوەدانیە فەرمودەکە باز لە مەترسی ئەو ناوچەیە دەکا کە وەک بۆمبێکی تەوقیت کرا وایە لە جەستەی جیهانی ئیسلامیدا. ئەمانە شتانێک نین ئەمڕۆ دەرکەوت بێتن، بەڵکو ڕوودا و گەلێکن لە داهاتوودا ڕوودەدەن. ئیدی ئەوانەی بەو ڕۆژگارە دەگەن سەر لە نوێ لە ناخی دڵیانەوە دەڵێن ڕاستت فەرمووای پێغەمبەری خوا و بەمەش ئیمانەکەیان تازە دەکەنەوە. باڵفتەبوونی مەسیحیەت. سەرداری هەردوو جیهان عەلەیهی سەڵات وەسەلام هەواڵی ئەومان دەداتێ ئاینی مەسیحی باڵفتە دەبێ و ئاوێتێ ڕۆحی موحەممەدی دەبێ. بەڵێ لە کاتێکدا نوێنەرانی ئینکار و بێباوەڕی ئیمانداران دەستگیر دەکەن، ئەوانەی کە هێزی ئاسمانیان بەدەستە بە پشتیوانی پەروەردیگار جارێکی تر بەدبەختی مسلمانان دەگۆڕن و لۆتی ئیلحادیش جارێکی تر دەشکێتەوە. لەم جەنگە جیهانیەدا هەموو لایەک پڕ دەبێت لە تەرم و جەستەی مردوو. اینجا هەڵۆکان هەڵدەستن بە گواستنەوەی ئەو تەرمانەی کە سەرزەویان داپۆشیوە. ئاماژەی ئەم هەڵۆیانە بۆ دەستگایەکی دیاریکرا و چەندە مانابەخشە. چاکسازی لە کشت و کاڵدا. چەندین چاکسازی پێشکەوتن لە بواری کشت و کاڵدا ئەنجام دەدرێت. لە سایەی ئەو پێشکەوتنانەوە هەناری وا دێتە بەرهەم کە 20 کەس اینجا دەتوانن تەواوی بکەن و سێبەری توێکلەکەیشی مرۆڤێکدا دەپۆشێ. هەروەها دەنکە گەنمیش بەو جۆرە گەورە دەبێت. ئەمانە شتانێکن ئێمە لە ڕۆژگاری ئێستاماندا نایان بینین، بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتوودا دەبینرێن.
جاکە ئەو ڕۆژە دێ دەوترێت بەڕاستی تۆ نێردراوی پەروەردیگاریت. ئیتر بەم شێوەیە ڕایەڵەکانی وابەستەبوون بە پێغەمبەری خواوە نوێ دەکرێتەوە و پتەوی بەدەست دێنن، چونکە سەدەکانی ڕاستی و دروستی ئەوە دەردەخەن و هەموو فەرمایشتەکانی یەک بە یەک دەخەنە پێشچاوان. ئێمە شەیدە و تامەزرۆی ئەو سبەینەیەین کە لە ڕەحمی زەمەنەوە چاو بە دنیا هەڵدێنێت. ئەوە سبەینەیەکە جگە لەو هیچ ڕۆشناییەکی تر نییە. خۆ ئەگەر ساتێک خامۆش ببێت ژیان سەر تاپا دەبێتە شەوی یەڵدا. دەگرۆ حەشاد بێ عاکیف. ناهاوسەنجەکانی سەردەم. با بگەڕینەوە بۆ لای ئەو هەواڵ و ئاماژانەی کە پەیوەندیان بە ڕۆژگاری ئەمڕۆمانەوە هەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەفەرموێ: إن بين يدي الساعة تسليم الخاصة وفشو التجارة حتى تعين المرأة زوجها على التجارة وقطع الأرحام وشهادة الزور وكتمان شهادة الحق وظهور القلم. لەدەمی نزیک بوونەوەی قیامەتدا سەلامکردنی تایبەتی واتاداریکردنی ئەو کەسانەی سەلامیان لێ دەکرێت سەر هەڵدەدات. بازرگانی بە جۆرە گەشە دەسەنێت، تەنانەت ژن هاوکاری مێردەکەی دەکات لە بازرگانیدا. سیلەی ڕەحم دەپچڕێنرێت لە کاتێکدا کە شایەتی درۆ دەدرێت، کەچی شایەتیدانی حەق دەشاردرێتەوە، قەڵەمیش برەو دەسێنێت. ئەم فەرمایشتەوە بەڕوونی ڕۆژگاری ئێستامان وەسف دەکا جێ بۆ هیچ ڕاوە و لێکدانەوەیەک جێ ناهێڵێت. بازرگانی بە جۆرێک برەو دەسێنێت، سەرمایەی ملیارەها و تریلیۆنەها مامەڵەی پێوە دەکرێت. تەنانەت لە ڕێکلامەکاندا ملیۆنەها و ملیارەها خەرج دەکرێت. ئافرەتیش لەم نێوەندەدا زۆربەی جار وەک ئامرازی ڕێکلامکردن بەکاردەهێنرێت. جاری واش دەبێ ئافرەت ڕاستەوخۆ دەچێتە دنیای بازرگانیەوە و لە بازار و پێشانگاکاندا خۆیان دەبنە ڕێکلامکاری خۆیان. تکام وایە گومان نەبن کە من دژی بازرگانیم، بەڵکو تەنها دەمەوێت ئاماژە بەڕاستی و دروستی ئەو هەواڵە بکەم کە پێغەمبەری مرۆڤایەتی صلی الله علیه وسلم باسی کردووە. سیلەی ڕەحم دەپچڕێنرێت و مافی دایک و باوک و خزمە نزیکەکان دەخرێتە ژێرپێ و پێشێڵ دەکرێن. کاتێکیش دایک و باوک پیر دەبن و کەڵکی هیچیان نامێنێت. واتە ڕێک لەو کاتەدا کە ئاتاجی شەفەقەت و چاودێرین ڕادەستی خانەی پەککەوتە و خەڵوەتگەی پیران دەکرێن. ئیدی ئەو مرۆڤە بە ساڵاتچوانە هەوڵ دەدەن لەوێدا ئەو ئاسوودەیە بەدەست بهێنن کە لە ماڵەکانی خۆیاندا لە دەستیاندا بوو. وێڕای ئەوەی خوای باڵا دەست لە پاش زاتی مەزنی خۆی گەورەترین مافی بەوان بەخشیوە، کەچی ئەم فەرمانەی پەشگوێ دەخرێت و بە جۆرێکی ناڕەوا و دوور لە بەزەیی کە تەنانەت وا لە مرۆڤ دەکات ڕەحمەت بۆ درڕندەترین بربەریەکان بنێرێت مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. جا ئایا ئەو شتانەی باسکران بەسەر ڕۆژگاری ئەمڕۆماندا دەچەسپێن یان نا؟ وەڵامی ئەمە جێدەهێڵم بۆ دەرک و عیرفانی خوێنەری هێژە. قەڵەم پەرە دەسەنێت و چاپخانەکانیش بێوەستان لە کاردا دەبن و سەرگەرمی لە چاپدانی ڕۆژنامە و گۆڤار و کتێب دەبن. دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەش بەردەوام کتێب و ئەنسایکلۆپیدیا بڵاو دەکەنەوە تا ئەوەی ڕەفی کتێبخانەکان پڕ دەبن لە هەزاران جۆری کتێب. نووسین دەبێتە پیشە و نووسەریش پەرە دەسەنێت. شایەتی ناحەق و درۆ کۆمەڵگە دەهەژێنێت و کەسیش لە شایەتی حەق نزیک نابێتەوە. ژیانی کۆمەڵایەتیش وەک بڵێ دەبێتە کارگەیەک بۆ بەرهەمهێنانی درۆ. ئیتر لە دنیایەکی وادا درۆ و خیانەت و ساختەکاری تا ڕادەیەکی بەرچاو دەبنە تەوەری ژیان. جاوەک دەبینین هێندە بەڕوونی گوزارش لە بابەتەکان کراوە کە لەوانەیە ئەم گومانە بە مێشکی هەندێک کەسدا بێت تۆ بڵێ بەڕاستی ئەم فەرمایشتانە هیچ سەروەرمان بن. وەڵامی ئەمەش لەو پەڕی ساناییدایە. ئەم وتانە لەو کتێبی فەرمودانەدا هەن کە بەلایەنی کەمەوە 13 سەدە لەمەوبەر تەدوین کراون. جا ئەگەر ئەم وتانە هی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەبن، ئەی هیچێن؟ چێ توانای ئەوەی هەیە وەک ئەوەی بە چاوی خۆی بیبینێ باز لەو ڕووداوە نەبکە کە ئەو هەموو سەدەیە دوای خۆی دێنەگۆڕێ؟ خۆ ئەگەر ئەو وتانە هی هەر کەسێکی تر بن جگە لە پێغەمبەری خوا، مەگەر نابێت لانی کەم هێندەی سەروەرمان دارایی ڕوانینێکی نورانی بێت؟ جا ئایا لە مێژوودا کەسێکی تر هەیە هاوشانی پێغەمبەر بێت تا ئەم فەرمایشتانەی بدرێتە پاڵ؟ نەخێر، ئەم فەرمودە غەیبیانە هەمویان بۆ پێغەمبەری خوا دەگەڕێنەوە، چونکە پەروەردیگاری فێری کردووە و ئەویش ئێمەی لێ ئاگادار کردوونەتەوە. بەڵێ، ئەم ڕووداوانەی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ڕوودەدەن زۆر بەڕوونی و مەودای ڕازگۆیی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم بۆ دەردەخەن. نوری نەمر